بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت هەروەک ئاگادارن لە ڕۆژانی ڕابردوودا هەواڵێک لە ماڵپەڕەکان بڵاو کرایەوە کە گوایە لە تەنیشت گۆلی زرێبار لە شاری مەریوان قەراروایەکە پاڵاوگەیەکی نەوتی بکرێتەوە. ئەم هەواڵە نیگەرانی زۆری ژینگە پارێزان و ئەنجومەنە ژینگە پارێزیەکانی لێکەوتەوە تاو جێگایەکە ئەنجومەنی سەوزی چیای مەریوان یەکێک لە گەورەترین و چالاکترین ڕێکخراوە ژینگە پارێزیەکان ئاگاداریەکی بڵاو کردەوە. ئەم پاڵاوگە نەوتیە لە دەشتی بێلوو لە نزیک گۆلی زرێبار دەکرێتەوە. ئەم پرۆژەیە 472 تا 500 میلیارد تمەن تێچووی دەبێت. تێچووی ئەم پرۆژەیەش لەلایەن سندوقی پاشەکەوتی فەرەنگیان دابین دەکرێت. ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە بەرامبەر دامەزراندنی ئەم پاڵاوگەیە کاردانەوەی بوو و ڕاگەیاندنێکی بۆ ڕای گشتی بڵاو کردەوە. لەم ڕاگەیاندنەدا هاتووە بەداخێکی گرانەوە دەبێت بڵێم کە وڵاتی وەک ئێران نییە کە دەستی دابێتە کاولکردنی ژینگەی خۆی. ئەمە وتەی ئەسکەندەری فیروزی دامەزرێنەری ڕێکخراوی پاراستنی ژینگەی ئێرانە کە ئەنجومەنی سەوزی چیای مەریوان ڕاگەیاندنەکەی بەوە دەست پێ کردووە. وڵاتی ئێران لە پشتوێنی وشکی دنیادا هەڵکەوتووە و هەبوونی دیاردەگەلێکی وەک دارستانەکانی زاگرۆز، زەلکا و گۆلاوەکان و هتد تەنها ڕێکەوتێکە و پاراستنیان تەنیا ڕێگە چارەمانە چونکە ژیانەوەی پاشمردنیان مەحاڵە. زرێبار یەکێ لەو سەرچاوە سروشتیانەیە کە بەردەوام لە ژێر مەترسی و هەڕەشەی هەلپەرستاندایە و ڕۆژانە تووشی برینی تازە بووە. پسپۆڕان لێکۆڵینەوە و تۆژینەوە گەلێکی زۆریان لەسەر زرێبار ئەنجامداوە و دڵسۆزانی زرێباریش زۆر جاران لەگەڵ بەرپرسان پەیوەندیان گرتووە و چەندین جار لە وۆرکشاپ و سمینارگەلی زانستی جۆراوجۆردا مەترسیەکانی لە ناوچوونی زرێباریان خستووەتە ڕوو کەچی هێشتا زرێبار لەگەڵ هەمان دەردەکانی جاران دەستە و یەخەیە و ئیتر بەرگەی کۆستێکی لەوە گەورەتر ناگرێت. لە کاتێکدا هەمووان چاوەڕێی پاراستنی زیاتر و بەدواداچوونی تۆمارکردنی زرێبار لە کۆنوانسیۆنی نێونەتەوەی ڕامسەردابوون کەچی بەرپرسان لە ڕاگەیاندراوە فەرمیەکاندا بەڵێنی دامەزراندنی پاڵاوگەی نەوت لە دەشتی بێلوو و لە مەودای کەمتر لە 2 کیلومتری زرێباردا ڕادەگەێنن و تەنانەت هەوڵی ژینگە پارێزان بۆ بەرەنگار بوونەوەی ئەم پرۆژەیە وەکو پەڕوپاگەندەیەکی میدیایی لا قەڵەم دەدەن. وا دیارە کۆبوونەوەی 10,000 کەسی ڕێوڕەسمی ڕۆژێکم بۆ زرێباریان لەبیر چۆتەوە و نایانەوێ باوەڕ بکەن کەمانەوەی زرێبار تا چ ئاستێک گرێدراوی مێژوو کولتور و مان و نەمانمانە. ڕاگەیاندنی پڕ لە شانازی دانانی بەردی بناغەیەم پرۆژەیە بە واتای دەرهێنانی ڕەگ و ڕیشەی زرێباری بریندار و تاساندنی ژیانی خەڵکی ناوچەیە و تاوانێکی تر وەکو گۆلی ورمێ دەخوڵقێنێ. ئەمە بەشێک بوو لە ڕاگەیاندنی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان. ئێستاش لە ڕێگای تەلەفونەوە کاک غەریبی فەیزی چالاکی فەرهەنگی و ژینگە پارێزی لە شاری فرانکفۆرت لە وڵاتی ئەڵمان لەگەڵماندایە. کاک غەریبی فەیزی سپاس بۆ ئەوەی کە بانکێشتی ئەمەد بۆم بەرنامەیە قبول کرد. کاک غەریب ئەمانەوێ بزانین کە زانیاری زیاترمان بدەیتێ لەسەرەوەی کە قەرار وایە ئەم پاڵاوگە دەقیق لەکوێی زرێبارە دابمەزرێت. بە پێ و زانیارانیە کە باست کردو ئەو خەبەرەکە بڵاوت کردو و تا ئەو جێگە کە ئاگادارین و هاوڕێیانی ئەنجومەنی سەوزی چیاش زەحمەتیان بۆ کێشاوە و خەبەر هەرکراوینەسۆ ئەم پاڵاوگە لە تەنیشتی زرێباریانێ کەمتر لە 2 کیلومتر فاصلە لە دەشتی بێلوو قەرارە ئیحتاس بکرێت و دروستی بکەن. بەڕای ئێوە دامەزراندنی ئەم پاڵاوگە نەوتیە لە دەشتی بێلوو لە نزیکی گۆلی زرێبار دەتوانێت چ مەترسی گەلێک بەرەوڕووی زرێبار و ژینگەی ئەم ناوچەیە بکاتەوە؟ هەروەکە ئاگاداری و بەرادەرانی پسپۆڕ زیاتر ئاگادارن لەم بابەتە نەتەنها بۆ ئاوەکە کە منبعی تەئمینی ئاوی خواردنی شاری مەریوانە بەڵکێ بۆ ئەو جاندارانە ماسیەکان ئەو
گیان لەبەرانە کە لە ناو ئاوا ژیانەکەن و هەروەها دارستانەکان و هەروەها خاکی ئەو منتەقە و هەروەها خەڵکی ئەو ناوچە بە تایبەت کەسانێک کە لەوێ زەویزاری کشاوەرزیان هەیە زۆر زۆر جێگەی مەترسیە و بەڕاستی زرێبەر ئەبێ بە باتڵاقێکی مەسموم کە تەواوی ژیانی ئینسان ئەخاتە مەترسیەوە کە ئەم ئاسارانە کە دای ئەنێ ئەتوانین لە دوو بەشە جێکەینەوە یەکێکیان بەشێکی لەسەر ژینگەوە بەشێکی لەسەر مرۆڤایەکان کە دای ئەنێت بەم شێوازە توانین ناوی ببین چ نەخۆشینهایەک وە چه عوامڵێکی ها بە شوێنەوە. کاک غەریب ئەو زەرەرانەی کە بۆ ژینگەی دەوروبەری هەیەتی چه زەرەرهایەکە و ئەو زەرەرانەی کە بۆ مرۆڤەکان هەیەتی لە ناوچەکە چه زەرەرێک هایەکن؟ زەرەرەی کە بۆ ژینگە هەیەتی ئەوەیە یەکەم کە خاکی ئەو منتەقە ئالوودە بێت و بە عەمەلی ئەوە نایە کە کشتوکاڵی تیا بکرێت و هەروەها سەوزڵانەکان دەوروبەر گشتی لەبەی نەچێت و ئەو منتەقە حاڵەتێکی بیابانی پێیاکات وەروە دارەکان کە هەن لە خەتەری مەترسیان لە ڕیشەوە لە منبعی ژێرزەمینی ئاوەکان و تەغزیە وەرەگرن ئەوانیش مەسمومە بن و ڕوو بە وشکبوونە چن یانێ دارستانی ئەو منتەقە بە شێوازێک ڕوو بە وشکبوون و نابودی ئەڕوات کە لەناو ئەو دارستانانە ئێمە پەلەوەرمان هەیە گیانلەبەرمان هەیە و هەروەها زەویە کشتوکاڵەکان کە خاکەی بە عەمەل نایەت جێگەی ئەوە نامێنێکەی تر کشتوکاڵێکی تیا بکرێت و منبعی دەرامەدێکی ببێت ئەمە لە بواری خاکیەکەیەوە کە تەئسیردانێ بەسەر ژینگەکە و لە بواری ئاویەکەی شێوکە وەختێ ئاوی زرێبەر بەهۆی ئەو پاشماوە کە لە پاڵاوگەکە تێتە دەرەوە پیس بێ ئاوەکە ئەزنوا و ئەقسامی ئەو گیان لەبەرانەی کە لە ژێری ئاوەکە ژیانەکەن و هەروەها منبعی تەغزیەی غەزایی شاری مەریوان و مردم لەوێ کەڵ وەرەگرن بۆ تەئمینی موادی غەزاییان وەکو ماسیەکان وەکو ئەو گیانەی کە لە دەوروبەری زرێبارە دیسان ڕۆشت دەکات و ئەتوانین سفادەی لێ بکەین بۆ بواری پزیشکی بێ بۆ بواری دەرمانی بێ یا بۆ هەشتێ بێت لەلایەنی ئاوە دیسان ئالوودەیەکرێن و ئەوەی گیان لەبەر ناو ئاوەکە بەهۆی ئەوەی کە سەری ئاوەکە بە بۆنەی ئەو پاشماوە لە بان ئاوەکە ئەمێنێتەوە ناتوانێت ئۆکسیژنی کامڵ بگرێت هەموو گیان لەبەرەکان لە ژێر ئاوەکاتیا هاچن و حتا ئەگەر گیان لەبەرەکانیش لەوێ بمێننەوە تووشی نەخۆشینهایە کە بن کە کاتی ئێمە ئیسفادەیان لەیەکەین وەکو ماسیەکان بۆ خواردن بەکاریهێنین لەوانەیە لە ماوەیەکی کورتان نەخۆشینەکە نیشان نەدا بەڵام لە ماوەی درێژتردا لە ماوەیەکی درێژخایەنە ئەو نەخۆشینانە لەسەر مرۆڤەکان تەئسیردانێت ئەو زەرەرانش کە هەسی بۆ گیانی ئینسانەکان بە چەند بەش تەقسیم مەکرێ یەکێکیان بەهۆی ئالوودەبوونی هەواوە و بەهۆی ئالوودەبوونی موادی غەزایی کە لە ناو ئاوەکە ژیانەکەن و کشتوکاڵهایە کە لەو منتەقە هەن ئینسانەکان تووشی نۆعێ نەخۆشینی عەسەبی ئەبن ئەوەی کە نەخۆشینهایە کە کاتی خۆی لە زمانی شیمیاییەکە ڕوویداوە و ئیسە خەڵکەکە خەریکن دەرمانە بن دیسان ئەو نەخۆشینانە دووپاتە بێتەوە بۆ ئەو خانمانەی کە باردارن و مناڵیان هەیە و کەسانێکە وەزعی حەمڵەکەن دیسان بەهۆی تەنەفوسی ئەو هەواوە و مەصرفی موادی غەزایی و لەبەنیات و سەوزیجات و کشتوکاڵێکە لەوێ هەیە گیانیان لە خەتەرایە نەخۆشینهایە کە بۆ ڕێی ئینسانەکان یا بە قەوڵی معروفە شوشەکان ئینسان پێشتێت و هەروەها نەخۆشینی حەنجەرەیمان هەیە کە بەهۆی شیمیابارانی زمانی زووە لە شاری مەریوانە زۆربەی خەڵک تووشی کێشەی سەرەتانی حەنجەرە بوون و ئەمیشە بازم تەشتیتی ئەکات و دووپاتی ئەکاتۆم نەخۆشینە و دووکەڵێکە لەویا هەواکە ئالوودەکە ئەبێتە باعیسیەوە کە ژنی ئوتیسم غەیرە فەعال بێتەوە لە ناو مناڵەکانەوە بە نەحوێ فەلەجی عەزلانی بە وجود تێرە لە ناو مناڵهایەکە کەمتر لە 5 ساڵ تەمەنیانە پاشانەوە ئۆکسیژنێکی کافیمان نابێ بۆ نەفەسکێشان چ گیان لەبەرەکان چ ئینسانەکان چ درەختەکان و هەمویان و هەروەها ئالوودەبوونی مەنابەی غەزایی بە تۆرە کول یەکێک لەو نەخۆشینانە کە لەم ڕێگۆ احتماڵی زۆرە تووشی مردم بێت نەخۆشینی کۆرکسیتە کە ئەلەلێ ئەسلیەکەیشی ئالوودەبوونی مەنابەی غەزایی و بخارێکە لەم پاڵاوگە تەولید دەبێ بەهۆی سووتانی نەوتەکە و کەسانێکیش کە هەن لە خەتەرا خەڵکی ئەو ناوچەن و نزیکن پیان بە تایبەت کاریگەرانێکە کارەکەن لەوێ پاشان ئەوە زمانێکە ئەو نەوتە ئەسووتێت دووکەڵەکەی
ئەبێتە باعیسەوە کە دیۆکسیدی گوگرد، دیۆکسیدی کەربۆن، دیۆکسیدی ئەزۆت، مۆنۆکسیدی کەربۆن و مەوادی ئارۆماتیکی نەفتی واردی محیتی ژینگە و هەوا و هەرچی جێگە ببێت کە هەر یەک لەم عناصرەکە ناوم برد بە شێوازێک لەسەر ژیانی ئینسان و گیانلەبەرەکان تەئسیری زۆر خراپی هەیە. کای غەریب، کاربەرستانی کۆماری ئیسلامی بۆ پشتیوانی لەم پرۆژە بەردەوام ئاماژە بە دوو بابەت دەدەن. یەک، ئەوەی کە هەلی کاری نوێ دروستە بێت بۆ خەڵکی ناوچەکە. دوو، ئەوەی کە هاتوچۆی تانکرەنەوتەکان لە ڕێگەی جادەی مەریوان سنە کەم دەبێتەوە و تەبعاً بەم شێوەیە ڕووداوەکانی هاتوچۆ لە جادەی مەریوان سنە کەمتر دەبێتەوە. ڕای ئێوە چییە لەسەر ئەم بابەتانەی کە کۆماری ئیسلامی، کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەردەوام ئاماژەی پێدەن؟ ئایا بەڕای ئێوە مەبەستی تر لە پشتی دامەزراندنی ئەم پرۆژەیە هەیە یان نە؟ بەڵێ، هەروەها کە ئاماژەتان پێکرد کاکی دیسی بەڕێزە، ئەم کێشە لەلایەنی سپای پاسداران مەشروع بووە و تەنها بە بۆنەی ئامانجەکانی خۆیان و خەریکن خەڵکی ناوچەی کوردستان نەکەن بە قوربانی و ئەم دوو بابەتیانە داناوە کە بەڵێ ئێمە خەریکین کار ئیجادەکەین بۆ خەڵکەکە کە بێکاری کەم بێتەوە و ئاماری ڕووداوی هاتوچوەکان کەم بکەینەوە کە بەداخۆ بەرعەکس ئەم شتە ڕوویداوە و وانی عەسڵەن کە ئەوانێژن، چون ئەم قەزیە لە دوو لایەنی دیکۆ زەربە لە خەڵکی شاری مەریوان و ملەتی کوردستانەدات. ئەو دوو لایەنە کە زەربە لە خەڵکی شاری مەریوان و بەتایبەت خەڵکی کوردستانەدات ئەبێ بە دوو بەشی ئەوەڵیان کە لەسەر ئاسارێکە لەسەر ئینسانەکان و ئیجتماع و اقتصاد و فەرهەنگی شاری مەریوان و هەروەها ئوستانی کوردستان تەئسیردانێت کە ئەمە ئەسەری مستەقیمی هەیە بەر ئولگوی کاربەری، کشاوەرزی، ماسیگیری، جەنگەڵداری و شکارگاکانمان یان ناوچەی ژیانی ئەو ئاژەڵانەی کە نەسڵیان ڕوو بە نابودیە. تەغییرە ئیجادەکە لە میزانی جەمعیەتی منتەقە کە واقعاً شاری مەریوان تووشی کێشەیەکە بەهۆی هاتوچی کاربەدەستان و کارشناسان و کاریگەرانێکە لە شارەکانی ترۆ ڕووەکەنە شاری مەریوان ئەمیشە خۆی معزەڵێتر دروستەکە. تأثیری سیستمهای اقتصادی و تغییرێکە لە سیستم اقتصادی و اجتماعی و لە نەتیجە دەرامەدی نابەرابەر لە ناو ئوستانی کوردستانە و هەروەها بە تێکچوونی سەرانەی تەقسیمی مەنابەی غەزایی و مەنابەی دەرامەدی ئەو شارەیە بێت. تغییر لە سیستم فەرهەنگی و اجتماعی و تەخریبی میراسی فەرهەنگی، تغییری ئاداب و ڕسوم و عەقاید و هەروەها باوەڕەکان و ئەرزشایەکی مردمی کە لەویا هەیە بە شێوازێکی غەیرە مستەقیم خەریکن لە بینی ئەبەن و ئەو ڕسم و ڕسومە ئەو ڕسم و ئاداب و ڕسومەی کە لە شاری مەریوانە هەیە، ئەو فەرهەنگی کوردەواریە کە لە شاری مەریوانە هەیە، لە ئوستانی کوردستانە هەیە، بە شێوازە خەریکن ئیدغام یەکەن و لە بین یەبن و کەمڕەنگ یەکەنەوە. دوایەوە ئشکاڵێکە هەیە لەم بینان لە بینی تەرحایەکە کە بۆ حفاظەتی محیتی زیست و کۆمەک بە مەنابەی زیستگاهی و توریسم و گەردشگەری هەیەت بە بۆنەی ئەم پاڵاوگۆ بەرنامەکانیان تێکەچێ و تەزاد دروستەکات. و مۆردێتریش کە هەسی تەخریبی جوانی و سروشت و تەبیعەتی شاری مەریوان و ئیجادی ئالودگی سەوتی، هەوایی، ئاوی و هەروەها خاکی و ژینگەی بە وجود تێرێ. چی دووبەکەیشی لەم خەتەراتە کە بە وجود تێرێ بۆ ئەو ئینسانانن کە لە دەوروبەری ئەو پاڵاوگا ژیانەکەن و بەتایبەت کاریگەرانێک کە لەوێ کارەکەن. ئەم کاریگەرانە بەهۆی نەبوونی ئیمکاناتی مناسب و وەسایلی ئیمنی و پزیشکی و بێداشتی گیانیان زۆر لە خەتەرە، چون تەنها پاڵاوگە تەسویە نەفتەکان نییە، بەڵکە شۆردن و تەمیزکردن و خاوێنکردنی ئەو دەستگانەیە کە بەکاریە هێنن کە بەر ئەسەری بخاری ئەم نەوتە و موادی شوێندە کە ئێستفادەیەکەن، ئەو مرۆڤانە یا ئەو کاریگەرانە گیانیان زۆر لە خەتەرە و ئیمکانی هەیە ئەم نەخۆشینانە و ئەو مشکڵانە کە بۆیان پێشتێ قابل انتقالیش بێت. و ئێستا ئیشارە بەو مۆزوعەکەم کە باسی هاتوچوو تانکرەکان و کەمکردنی ڕووداوەکانە داد. بەڵێ
بۆ کەمکردنی هاتوچوو و کەمکردنی ڕووداوی هاتوچووەکان و تانکرەکان لە جادەی مەریوان سنە ڕێگەی زۆرتریان هەیە کە خۆیان خەریکن لەم ڕێگانە غافڵەکەن و ئەیخەنە پشت پەردۆ کە بەحسی نەکرێت و سریە ئیمکانات کە ئەبێ بۆ ئەو ڕێگەدا بنرێت هیچ وەخت پیشبینی نەکراوە چون تاو جێگە ئاگادار بم و خۆیشم دەخیل بووم لەو شتە هیچ کارێک بۆ ئەمنیەتی جادەیی لە ناوچەی مەریوان لە جادەی مەریوان بۆ مەرز نەکراوە چ بگوێ کە جادەی مەریوان سنە کۆنتڕۆڵ بکرێت. بە پێی ئەو زانیارانی کە دەستی ئێمە کەوتووە بودجەی ئەم پرۆژە لە سندوقی پاشەکەوتی فەرەنگیان دابین دەکرێت. کاک حەمەغەریب ئایا وایە یا ئەوەی کە ناوەندێک یا کەسانێکی تر لە پشتی ئەم پرۆژەوە هەن؟ ئەم بودجە بە ناوی بودجەی زەخیرەی فەرهەنگیان ناوی لێبراوە بەڵام ئەمە ئەم بودجەیە سوپای پاسداران تامینی ئەکا و لە ساڵی 1384 کە من ئاگاداری قەزیەکە بووم چەندین جێگە لەو ناوچان مەدەنەزەر قرار گیراوە کە ئەو جێگانە پێشتر لە تەرەفی سازمانی بوحرانی کشوەرۆ تەخسیس درابوو کە شاری مەریوان لەلایەنی هلال ئەحمەر و ئوردوگا لێ بدا نەتەنها و دەشتە بەڵکە یەکەم پارکینگێکە لێدرا لە مەرزەکە دوایەوە هاتە ئەوێ تیرپارکی باشماخیان لێدا وام تیرپارکی باشماخە ئاغای کاوە کۆنەپۆشی لە سوپای پاسدارانە من خۆم شخصەنە چەندین جێگا حزورم بووە کە بە لیباسی شخصیۆ چووە و معتەمەدینی ناوچەی کیکن و نەچێ و دەرەوەران و ساوجی و کانیمیران و ساوا و ئەو ناوچەکانی دیکەیشی ئاگادار کردوە ئاغای کاوە کۆنەپۆشی وەکو خەڵکی خۆی نیشانەدا و ئەچوو خەڵکانی معتەمەدین یا ڕیسپیەکانی ناوچەی کیکن و نەچێ و دەرەوەران و هەنجیران و هەروەها کانیمیران و ساوە ئەمانی ئاگادارە کردو کە بەڵێ ئێمە گەرەکمانە کاری ئاوا بکەین پارکینگێ لێدەین تکایە لەگەڵ خەڵکەکە قسە بکەن کە زەویەکانمان پێ بفرۆشن وەگەرنە سوپای پاسداران ئەم زەویانە داگیرەکات و هەرو کاریشیانە کرد کە هاتن بە پیلانی ئەوەی کە قرارە نقطەی سفری مەرزی لێ بدرێت لە ناوچەی هەنجیران و ئەو خنەوارە مەرزیانە یەکسەر چۆڵ کرد بە خەڵکەکە بۆ ئەوەی کە بتوانن ئامانجەکانی خۆیان بەدی بێرن و هەروەها جنابە لە زمانی تا افتتاحی مەرزی باشماخ کە ڕسمی کراوە جنابە سەرهەنگ عنایەت بە عنوان ڕئیسی سوپای پاسداران فەرەجی عوسمان زادە بە عنوان معاونی سوپای پاسداران و کاوە کۆنەپۆشی سەرهەنگی سپا ئەم پرۆژانە ئجرا کردووە و لەلایەن چەندانە بازرگانی گەورە کە لەو مەرزا کاریانە کرد و من لە جێگەیەکە شاهدی عینی بووم کە بەحسیان کردووە کە ئێمە چنین کارێ ئەکرەین و قرارە چنین کارێ بکەین ئێوەش بە عنوان بازرگانانە معتەمەد یارمەتیمان بدەن کە ئەم پرۆژە بدەین و لە قەباڵیا پوڵێتان پێدرێ و حتا جنابە ئاغای کاوە کۆنەپۆشی لە قەباڵەم کارانە کە بازرگانەکان کردویانە لە چوارڕای بیمارستانی بوو عەلی مەریوان بە مەبلەغی 3 میلیارد تمەن بودجە دراوە بە زەوی و بە ماڵ بۆی کە امتیازەکەی ئەو پشتگیری بکات و خەڵکەکە بتوانن و بازرگانانە بتوان ئامانجەکانیان بەدی بێرن زەویەکانی ساوا زەوی دەشتی بێلوو کە قرار بوو بێ بە مجتەمەعێکی توریستی و ئیمدادی و ئاموزشی و گەردشگەری لەلایەن هلال ئەحمەرەوە کە ساڵی 1384 پرۆژەکەی تەحویڵی سازمانی ئیمداد درا بەڵام بەداخۆ هیچ کارێکیان لەسەری نەکرد و سوپای پاسداران دەخاڵەتی کرد و بە بەهانەهایەکی مختلف و زەویەکانی لە دەستی هلال ئەحمەر سندوەسۆ کە ئاغای کاوە کۆنەپۆشی مستەقی مەسئولی ئەم پرۆژە بوو و زەویەکانیشان داگیر کردووە یەکەم کارێکە کردی تیرپارکی باشماخ بوو کە افتتاحی کرد و دیسان هاتۆ بۆ سەردەشتی بێلوو و لە زەویەکانی ساوایشا پرۆژەیان هەیە و هەروەها کاکەی دریس ئەویشە ئاگادار بن کە پاشماوەی پاڵاوگە نەوتیەکان ئەتوانێ بۆ بە عەمەلهێنانی چیمەنتۆ یا سیمان استفادەی لێ بکرێت کە ئەو قەزیەشەیە گەر ئاگادار بن ئوردوگای دزڵیان تەخلیە کرد و لە زمانی ئیقباڵی محەممەدی نمایندەی شاری مەریوان و سەڵاوە قرار بوو ئەو ئوردوگا بکرێ بە کارخانەی سیمان و ئێستا ئاگادار نیم تا چه حەدێ پرۆژەکان چوە سەبەرەوە ئەمانە بۆ بەدەستهێنانی پوڵ و پارە یەک سریکاریان کردووە کە خەڵکی لەوە بێتلاعن و خەبەریان نییە و ئەویشە بزان کە لە زەویەکانی ساوا و هەروەها
پشتی دەشتی بێلووە بە سووتەین کات پرۆژەهای تریش دەست پێ ئەکەن کە مەسئولی مستەقیمی پرۆژەکان شخصی ئەسڵی ئاغای کاوە کۆنەپۆشیە کە ئەمانیش بەهۆی قودرەتێک و کاسیان بوجەکان بەناو ئۆرگانەکان ترا تەقسیمەکەن. کاک محەممەد غەریبی فەیزی زۆر سپاس بۆ ئەوەی کە بانکێشتی ئەمەت قبول کرد، زۆر سپاس. بینەرانی بەڕێز لە کۆتاییدا کۆبەندێک لەو زەرەر و زیانانەی کە ئەم پاڵاوگەیە دەیگەێنێت بە ژینگە و خەڵکی ناوچەکەتان پێشکەش دەکەم. 50 هەکتار لە زەویە کشت و کاڵیەکانی دەشتی بێلوو تەرخان کراوە بۆ ئەم پرۆژە. ئەم 50 هەکتارە باشترین زەویە کشت و کاڵیەکانی ئەم ناوچەیەن کە ساڵانە بەرهەمێکی زۆریان دەناردە بازار، کەواتە ئەم پرۆژە گەورەترین مەترسیە بۆ کشت و کاڵی ناوچەکە. دوو، ئەم پاڵاوگە لە 100 متری ویزگەی پاڵاوتنی ئاوی خواردنەوەی خەڵکی شاری مەریوان دادەمەزرێت. هەروەیە ئەم پاڵاوگە مەترسی دەبێت لەسەر پیسبوونی ئاوی خواردنەوەی خەڵکی شاری مەریوان. سێ، ئەم پاڵاوگە لەسەر ڕێگای ئەو ئاوانەی سەر ئەرزا کە بە بۆنەی بارینی بەفروباران لەسەر ئەرز کۆ دەبنەوە و دەچنە ناو زرێبار، هەروەیە مەترسی ئەوەی هەیە کە ئاوی زرێبار پیس ببێت. چوار، ئەم پاڵاوگە لە نزیک چەمە گەورە دادەمەزرێت، ئاوی ئەم چەمەش دەچێتە ناو زرێبار کە دیسانەمەش مەترسیەکی گەورەیە بۆ ژینگەی زرێبار. 5، مەودای ئەم پاڵاوگە تا پەناگای پەلەوەران و ئاژەڵانی دەوروبەری زرێبار 2 کیلومترە. زۆرێک لەم ئاژەڵ و پەلەوەرانەش خواردنی خۆیان لەم ناوچەیە دابین دەکەن، بۆیە مەترسیە بۆ لە ناوچوونی ئەم ئاژەڵ و پەلەوەرانە. 6، ئەم پاڵاوگە هەموو ئەو بیرانەی دەوروبەر پیس دەکات، ئەم بیرانەش بۆ خواردنەوە و کاری کشت و کاڵی ناوچەکە بەکاربێت. بینەرانی بەڕێز، لێرەدا گەشتینە کۆتایی ئەم بەرنامەیە. سپاس بەوەی کە تا ئێستا هاوڕێمان ماڵە.